بینەرانی یازیزی نارتی ئەم کاتتان باش. لە دوای ساڵی 2023 و لە ناوچوونی ڕژێمی باز هەلێکی زێڕین و باش بۆ سەرکردایەتی کورد هاتە ئاراوە بۆ ئەوەی ناوچەدامڕێنراوەکان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. بەڵام بە وتەی چاودێران سەرکردایەتی کورد شکستی هێناوە و ئەم هەلەی لەدەستدا و هەلەکە بڵین لەبار چووە. لە ئێستاشدا دانیشتوانی ناوچەکانی بڵین شارەکانی خانەقین و جەلەولا و سعدیە لە بارێکی نەهەمواردان و ئامارەکانیش کە باس لە کۆچکردن و کردەوە تیرۆریستیەکان دەکەن ئاماری مەترسیدارن و جێگای ئەوەن کە هەڵوەستیان لەسەر بکرێت. بۆ قسەکردن لەسەر تەواوی ئەم پرسانە میوانداری کاک عەزیز ڕەوفمان کردووە نووسەر و ڕۆژنامە نووس. کاک عەزیز بەخێربێت. زۆر سپاس کاک عەزیز گەر لێەوە دەست پێ بکەین. لە دوای ساڵی 2023 دەوترێت کە هەلێکی زێڕین بوو بۆ سەرکردایەتی کورد بۆ ئەوەی کار بکات بۆ گێڕاندنەوەی ناوچە دابڕێنراوەکان ئەو ناوچانەی کە ئێستا پێیان دەوترێت ناوچەی جێناکۆک و کێشە لەسەر. ئەم هەلە بۆچی لەبار چوو؟ بەڵێ زۆر سپاس دیارە بەر لە هەر شتێ ئەوەی پێشەشەی زەنابەت باست کرد هەمومان دەیزانین وە شتێکی ڕوون نییە و ڕەنگە شتێکی تازەمان نەوت بێ بڵێن لە 2023 چانسێکی زۆر گەورە هەبوو بۆ کورد کە بەشێک لەو مافانەی کە هەیەی لە بەغدا بەدەستی بێنێت. ئەمەش بۆ پێودانگەی لانی کەم کورد خۆی ئەندازیاری دروستکردنەوەی عراق بوو و ئۆپۆزیسیۆنی کاریگەری ئەو سەردەمەی عراق بە تایبەتی هێزە کوردیەکان بوون. بۆیە گەڕانەوە بۆ بەغدا و فڕێدانی هەموو سێوەکان بۆ سەبەتەی بەغدا یەکێک بوو لە هەرە ئیشکالەکانی کە سەرکرداری سیاسی کردی یەکێک بوو لە هەڵە مێژوویەکان کە کردی بە بڕایمن بە حکومەوەی چانسی زۆر گەورە لە ساتەیە هەبوو. بەشێک لەوە نەکتەنها هێنانەوەی ئەو ناوچانە بۆ سەر هەرێمی کوردستان بەڵکو بەشێکی پەیوەندی بە جیابوونەوەی کوردستانیش هەبوو لە عێراق بۆ نمونە. بیرمە ساڵی 2005 هەمومان بیرمانە لە ڕێفراندۆمێکە لە 1996 تانەوە حوتی کورد داوای جیابوونەوەکە لە عێراقەتی ئەم چانسەیان لەدەستدا بەڕاستی بە بڕای من هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو برینانی کە لە 2023 خۆمان بۆمان نەکراسا ڕێژی بکەین. هەموو ئەو کێشانی کە ئێستا لە ناوچەکان دەگرێت چ کەرکووک چ خانەقین چ جەلەولا و چ ئەو مەنتیقانەی تر هەمووی پەیوەندی بەو دۆخەوەیە کە هەلێکی زێڕین هەبوو ئەویش ساڵی 2023 بوو ئەو هەلە لەدەست چوو بە بڕای من هەرێک بوو کە ئەمانتوانی فشاری زۆر گەورە بکەین کارتی زۆر گەورە بەکاربێنین چکە ئەو کاتە کورد کارتی بەدەستەوە بوو. بۆچی سەدرەکانتوان کارت بەکاربێنن بۆچی سونەکانتوان کارت بەکاربێنن بۆچی کورد ناتوانێت کارت بەکاربێنن ئەمە ئەو پرسیارە جدیەکە بە بڕای من بەشێکی پەیوەندی بەوەیە کە سەرکردایەتی سیاسی کوردی زۆر حەشیمانە مامەڵی نەکرد بە بڕای من. بەڵێ کاک عەزیز پارتە ئۆپۆزیسیۆنەکانی هەرێمی کوردستان لە ئێستادا دەڵێن کە هەموو کێشەکە یاخود هەموو هەڵەکە لەلایەن سەرکردایەتی دوو پارتە فەرمانڕەواکەی هەرێمی کوردستانەوە کراوە دەڵێن ئەوان سەرکەوتوو نەبوون و دەشڵێن کە یەک هەڵوێست نەبوونی ببورن یەکێتی و پارتی لە بڵین سەبارەت بەو کێشانە وای کردووە ئەم کێشانە چارەسەر نەکرێت. لە بەرامبەر ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان ئەڵێت ئەمانە تۆمەتن و دەشڵێت ئەمە مزایدەیە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەیکەن. گەر ئەمانە تۆمەت بن و گەر ئەمە مزایدە بێت سەرکردایەتی کورد یاخود حکوومەت هەرێمی کوردستان کە لە ئێستا لە لایەنێکێتی و پارتیەوە بەڕێوە دەبرێت چی کردووە بۆ پرسی ناوچە جێناکۆکەکان چی کردووە بۆ ئەو تۆپبارانەی کە ڕۆژانە لەلایەن ئێرانەوە دەکرێت چی کردووە بۆ هێرشانی تورکیا کە دەیکاتە سەرخاکی هەرێمی کوردستان و تەنها ئەمڕۆ ینی 7 کەس لە یەک خێزان کوژراون. بەشێکی بە بڕای من کاگەر لەوە دەرچوە تازە بە تۆمەت حسابی بۆ بکەین ئەوەی لە بەغدا هەیە کورد لە بەغدا سەرکەوتو نەبووە ئیدی ئەمە ئۆپۆزیسیۆن وا بڵێ من و یا تو هەر کەسێکی دیوا بڵێ هەمومان دەزانین ئەو مامەڵەیە کە کورد لە بەغدا کردی سەرکەوتو نەبووە یعنی لە کەساتی ئێستا سەرکە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی بڵم بڵێن ئەو ناوچانی کە نەگەڕاونەوە سەر هەرێمی کوردستان دوو ئیدارەی هەیە تا ئێستاش ینی دوو ئاسایش هەیە لە کەرکووک دوو پەروەردە هەیە لە کەرکووک لە مەنتیقەکانی تر بە هەمان شێوە لە ملانەیەکی حیزبی هەیە بەر لە ملانەیەشی کوردی بەرامبەر بە عەرەبی یا بەرامبەر بە ئەویدی بۆیە ئەمانە هەموو دۆخی خراپی دروست کردووە. ئەمە ئۆپۆزیسیۆن بڵێ یان تاکێک بڵێ هەرێک شتە ئەو نموزەجە سیاسی بۆ ئەو سامپڵی کە یەکێتی پارتی لە بەغدایە کردیان بۆ چارەسەرکردنی کێشەکان سەرکەوتوو نەبوو دەبوو لە کۆتایی 2007 قەزەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان چارەسەر بکرێت لە مادەی سەوسل جێبەجێ نەکراوە چارەسەریش نەکراوە کەسیش نازانێت کەی چارەسەرەکرێت بە بڕای من. لەبەرەوە ئەم ئومێدە بەخشینە بە خەڵک یەکێکە لە هەڵەکانی سەرکرداری سیاسی کوردی ئەم ئومێدە بوو
کە ئەزانین دێوێک هەیە لە بەغدا کە ئەزانین دیکتاتۆرێکی نووسو هەیە لە بەغدا باشە بۆچی نایڵێن قسەکە لێردا ئەمەیە بۆچی ئەمە لەبێ تۆمەت بێ ئەگەر من بە سەرکرداری سیاسی کوردی بڵین ئێوە نەتانتوانی مامەڵەیشی تەندروست لەگەڵ ئەو دۆخەیە بکەن باشە بۆچی نەتانتوانی هەموو کارتەکانتان لە بەغدا بەکار نهێنا بۆچی فشارتان دروست نەکرد بۆچی ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەو منتیقانی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عراقی هەیە بۆچی نەگەڕایەوە سەر هەرێمی کوردستان بۆچی ئەو دۆخێکی ئێستا هەیە چارەسەر ناکرێت ئەمانە بەشێکی زەنی پەیوەندی بە چێکاگەر پەیوەندی بە ناشەفافیەتەوە هەیە یعنی پەیوەندی بە نەدرکاندنی ئەو حقەتانەوەی کە لە بەغدا هەیە کە دوژمنێک هەیە کە دوژمنێکی ئەوەندە سەرسەخت هەیە لە بەغدایە چ پێویستە ئێمە قاتی کەتافی بۆ هەڵگرن و شەڕی بۆ بکەین قاتی کەتافی بۆ پۆشین لە جەلەولا و لە خانەقی شەڕکەین پرسیارەکە ئەمەیە ئەگەر شتێک هەیە بۆ بە خەڵکی ناڵێن یعنی پرسیارەکە لێرەدایە لە بەغدایە بۆ نمونە مەبەستم چییە لە بەغدایە پۆستی گەورەترین پۆستی باڵای کورد لە بەغدایە دەسەڵات لە بەغدا بەدەست کوردەوەی وەزارەتی دەرەوە بەدەست کوردەوەی کە ئەم هەموو تۆبارانە بە چاوی خۆمان نبینین وەکو جەناب باس کرد کە یەکێک لە کارەساتەکان ئەمڕۆ ڕوویداوە حەوت کەس عایلەیەک شەهید بوون بەدەستی تۆپەکانی تورکیا بۆ نمونە ئەمانە هەموو دۆخی خراپن ئەمانە هەمووی پەیوەندی بەوەیە کە سەرکرداتی سیاسی کوردی حەشیمانە مامەڵی نەکردو نەک هەر حەشیمانە مامەڵی نەکردو بەڵکو لانی کەم شاردوێتی دۆخەکە ئێستاشی پێوە بێکاگەر مەبەستی تۆەیە نوێنەرانی کورد لە بەغدا تەن ڕازگۆنین لە بڵین لە گەیاندنی حەقیقەتەکان بە کورد لێرە بۆ نمونە هەر لەم بەرنامەی منە دوێنێ پارلەمانتارێکی کورد کە لە بڵین پارلەمانتاری عێراق دەڵێت لە ناو پارلەمانە تا ئێستا باس لە بە سەراحەت باس لە مادەی 140 نەکراوە باس لە بڵین ناوچە جێناکۆکەکان نەکراوە یعنی دەڵێت کە ئەوان لە نوێنەرایەتی کردنیانە نەیانتوانیوە نەجاحەت بێنن کەواتە چیەکەن لە بەغداد ئەمانە ئایا تەنها بۆەوە دانیشتون لەوێ کە چارەسەری کێشەکانی عەرەبەکان بکەن و تەواویشی تر بڵێ بە بڕای من وەکو کاگەر باسم کرد ڕاگررتنی دڵی واقع لە بەغدایە زۆر کارەساتە ینی بەشێکی چەنە پەیوەندی بەو دۆخەوەی بەشێکی زۆری پەیوەندی بە دەسەڵاتی سیاسی کوردیەوەیە کە بێدەنگە بەرامبەر بۆ دۆخێکە هەیە یەکو گوتم ئەگەر شەڕێکی بە هەمومان بکەین ئەگەر شەڕێکی ئەگەر عراقیش ئەوەنە دیموکراسیە چ پێویستەکە چەکی بۆ هەڵگرین ئەمە پرسیارەکەی لێرەدا ناڕوونیەک هەیە تەماشاکی لەم دۆخی ئێستا چگە لە کۆمەکەیەکی سەرسەخت لە هەرێمی کوردستانە هەیە لەلایەکەوە تۆپەکانی تورکیا لەلایەکەوە تۆپەکانی ئێران لەلایەکەوە ئەو دۆخێکی ئێستا لەو منتیقانی گەرمیانە ڕوادەن لە کەرکووک و ناوچەکانی تری وەکو جەلەولا و ناو منتیقەیە ینی ئەم دۆخە ئەگەر ئەزانین و بەم شێوەیە ینی دەبێت ڕوونی کەیتەوە بۆ خەڵک دەبێت شەفافتر بیلەوە ینی پەرلەمانتارێک من لەگەڵ ڕێزم بۆ هەر کەسی پەرلەمانتارێک لە بەرنامەی تۆیاواڵێ بۆ حقیقەتەکان ناڵێ بۆ قبولێکا لە پەرلەمانێکا دانیشتێک کە ئەمە حاڵەکەی بێت چێکا لە بەغدا ئەمە حاڵەکەی بێت ئەو پەرلەمانتارێکی بەڕێز بۆ نایەتەوە حقیقەتەکان بۆ هەرێمی کوردستان کەشف بکە کێشەکە لێرەدا ئەمەیە لەناو لە عێراقدا دۆخێکی ئالۆسەیە ئەم دۆخە ئالۆزە پێویستی بە چارەسەرکردن هەیە پێویستی بە شەفافیت هەیە پێویستە هەمومان بزانین دوژمنەکانمان چێن ئێستاش ئێمە من و تۆ لێرە دانیشتون نازانین تۆپەکان ئەم تۆبارانە هۆکارەکەی چییە چی لە پشتەوەیە سیاسەتێکی شەفاف و ڕوون نییە بەرامبەر بەم دۆخە بوون کاکازیز دەمی هەر بەرپرسیەک دەکەیتەوە ئەوانەی کە لە بەغدا بڵێن بەرپرسیارەتیان بەدەستە دەڵێن چاوەڕێی مادەی 140 بۆ ئەوەی کێشەکان چارەسەر کات بارودۆخی کەرکووک ئاسایی بکاتەوە ماف بۆ و ئاوارانە بگەڕێنرێتەوە کە پێشتر دەرکراون بەڵام کە دەمی عەرەبەکانی شەکەیتەوەڵێن مادەیەکی لەم جۆرە ئەسڵەن وجودی نییە و بەسەر چووە کەواتە ئەمە هەست ناکەی دووفاقی بێت بەڵێ بێگومان زارێ بەڕای من لەوە دەرچوە تازەمە خەیاڵی خۆمان لەسەر مادەیەک دروستکەین بە بڕای من قەزی عراقی بە تەنها مادەی چارەسەر ناکرێت کە لە کاتێک ئەو مادەیە بە بڕای من هەمومان نەزانین دەبوو لە 2007 تا کۆتایی پێباتە ئەم مادەیە مردووە کۆتایی هاتووە سەرکرداری سیاسی خۆی باشە زانێ ئەو خۆت دەڵێ عەرەبەکانیش ئەڵێن کەشتیوانیە و پەرلەمانتارەکانیش لە بەرنامەکەی تۆیاڵێ ئێمە باسمان نەکردو ئەمانە هەمووی وامان لێکا ینی بگەینە زۆر لە بێئومێدیمان لا دروست بێ لەوەی کە لە بەغدا قەزی ئێمە چارەسەر ناکرێەوە بە شێوەیەکی گشتی ینی کێشە و قەزی وردەکانیشمان چارەسەر ناکرێت بۆیە بە بڕای من ئەمە بشاردنەوەی ئەو حقیقەتانەیەکو لە پرسیاری پێشوە باسم کرد مادەی 140 مادەیەکی مردووە کۆتایی هاتووە لە 2007 کە کۆتایی هاتەوە و ئەمە یاریکردنیەکە دەسەڵاتداران لە بەغدا بە کوردەکانێکن وازح ئەمە زۆر ڕوون و ئاشکرایە شتێک نییە بەناوی مادەی 140 شتێک نییە ئەمە شتێکە تەنها لە دەستورات چێ بۆ خۆ لە دەستورات دەستوریشی عراق دەستوریشی دیموکراسیە خۆ بەمە نییە بەڵام لە ئەرزی واقعیا ئەمە بوونی نییە بۆیە ئەو لەمپەر چ هەنگاوێنراوە با برسین لە مادەی 140 چ هەنگاوێنراوە ئەو هەنگاوانە چین بۆ گەڕان بەعکسەوە ئێستا ئەوەی سەدام نەیتوانی بیکا بەرامبەر بە کوردەکان نەکرێ زانان سەدام ئەگەر تیرۆری نەکردن ئێستا تیرۆریشان نەکەن کاک زانان سەدام ئەگەر هەڵاوێردی بکردنایە بیان عایلەکانی بوون ئەم دیوی سنوور کردا ئێستاش بەچاوی خۆمانەمان نبینین لە قەرەتەپە و لە جەلەولا لە شوێنەکانی تر بە شێوەیەکی گشتی ئەمە بە عەرەبکردن نبینین باشە ئەمە بە هەمان شێوە ئەو نموزەجەیە کە پێشتر لە بەرگێکی دیکتاتۆریە کرا بێسە لە بەرگێکی دیموکراسیە پێمان نەفرۆشنەوە کاکازیز کۆچکردنی هەزاران خێزانی کورد لە بڵێن لە ناوچەکانی سعدیە و جەلەولا و
قەرەتەپە و هاتنیان بەرە و تا ڕادێک لە خانەقینیش هاتنیان بەرەو هەرێمی کوردستان لە داهاتوودا چ مەترسیەک دروست دەکات؟ مەترسیەکان ڕوون و ئاشکرا لایەن یەکەم مەترسی جوگرافیە کاڵکردنەوەی ئەو هەرێمانەیە بەڕاستی ئەو هەرێمانەوەکو بینیمان ئێمە ئەگەر ڕەنگە بەشێک ئێمە مێژومان بە شێوەیەکی گشتی نەخوێن بێتەوە تا حەمرین ئەم منتیقانە هەمووی کورد بووە وردە ئەمە دەسەڵاتی لە سەردەمی مەلیکەکانەوە لە وابزان مەلیک غازیەوە ئەمە سنووی لە ساڵی 32 بە بڕای 32 بۆ 33 لەو لەحزەیەوە ئەمە هەنگاوی بۆنراوە بۆ بە عەرەبکردنی ئەو منتیقانە وردەوە شارەکانە گرێتەوە بە بڕای من لێرە ناکرێت لەمە بێدەنگین بەڕاستی ئەم مرۆڤانە لەسەر خاشی خۆیان دوورکەونەوە مەترسیەکان ئەوەیە یەکەمیان مەترسی جوغرافی هەیە باشە مەترسیەکان کاڵبوونەوەی کوردە لەو هەرێمە بە بڕای من ئەمە بەشێک لە ناوچێشی فراوانی کورد لەوم هەرێمە وردە بەرەو کاڵبوونەوە چێ و عەرەبی تاجێکی دەکرێت و ئەمەش بێتە ئەمری واقع دەبێ مامەڵی لەگەرا بکەیت وەکو خۆت هەر ناوەکەی تەبیعیڵی ناوچێ جێ ناکۆکەکان ینی ناکۆکی لەسەر لە کاتێکە هی کوردەویست ناکۆکی ناویست ئەم پێویست نییە بڵێ کێشەی لەسەر نییە ئەمەی هەرێمی خۆمان دەبوو دابڕانەکە دروستە لانی کەم ئەمەش دەبوو لە 2023 چارەسەر کرابە ئەو شەڕی ئێستایکین ئەو هەنگاوانێکی ئێستاینین ئەو خۆپرسەکردنی ئێستاکەیکین کە هیچ نەتیجەیشی نیە چونکە بە بڕای من ئێمە هەمومان نەزانین بە چەک چارەسەری کێشەکانی ئێمە ناکرێت و بە بڕای من لە لەحزەی ئێستامان ئێمە ناتوانین بە کۆمەڵێت چەشی بچووک بتوانین لە جەلەولاو خانەقین شەرقین ئەوە جگە لە عرسی ئەزڵات و خۆپیشاندان هیچی دی نییە ئەم هێزە لە شۆ بەکارێن ئەم هێزە لە هاوڵاتیانی خۆتی پێ سەرکوتەکەی و ئەچی لە ناوچەکانیشی پێ ئەو هێزەی بە بڕای من هاوڵاتیانی خۆی سەرکوتکە ناتوانێت لە قەرەتە پەش بەرگری لە کورد بکە ئەوە زۆر ڕوونە ئەمە لە کاتێک ئەمە لە کاتێکشە هەمومان نەزانین خیاری سەربازی خیارێکی هەڵەیە ئەوە لە سووریایی بینن ئەو هاوڵاتیانی بە دەستێکی سپێ و لەسەر شەقامەکان و ڕژێمەکانە ڕوخێنن خۆ هیچ ئەنچێکیشان پێ نییە لەبەرەوە بە بڕای من ئەو هەرێمانەی کە لەژێر دەسەڵاتی عراقەیە بە چەک چارەسەر ناکرێت بە شێوەیەکی عەقلانی چارەسەرکرێت و تا ئەم لەحزەیەش دەرفەت ماوە لە بەغدا کارتی خۆیان بەکاربێنن و فشاری زیاتر دروستکەن و بەڵام ئەو بێدەنگی کوشندەی کە لە بەغا هەیە بەڕاستی بێدەنگیە کە هەمومان خاتە گومانی گەورەوە کە ئەمانە نوێنەرایەتیشی زۆر بە شێوەیەکی زۆر خراپ نوێنەرایەتی ئەماکە بەڵام کاگەزی هەرچەندە لە ئێستادا هێز ڕەوانەیە و ناوچانە کراوە بەڵام بەپێی هەندێک بڵین لێدوان باس لەوە کرێکە ئەم هێزانە بە شەو دەگەڕێنەوە بۆ ناو خانەقین و باس لەوە شەکرێت کە بۆ ماوەیەکی کورت و کاتی لەوێ دەمێننەوە وەک چۆن پێشتریش لە 2010 ڕوویدا بینیمان کە هێزەکان هەرچە ناوانەڵێن کشانەوەی هەندێک شانەڵێن ئەمریکا دەریکردن لەو ناوچانە ئایا ئەم تیناریۆیە ترسیەوەی نیە دووبارە بێتەوە وەکوتم کاکێرگەر هەموو قەزەیەشی چارەسەرکردنی قەزەیەشی سەربازی کاتیە و هیچ هێزێک ناتوانێت تەنها بە شێوەیەکی سەربازی چارەسەری کێشەکانی خۆی بکە ئەوەی لەو منتیقانەش وەکو تۆ باس کرد کە بە ڕۆژەچن و بە شەو گەڕێنەوە ئەم هێزە ماندووی پێشمەرگە ماندوانی کورد ناتوانن ئەو ناوچانە پارێزن چونکە ئەم ناوچانە پڕە لە تیرۆرست و پڕە لە عەرەبی شۆڤێنی و بە هەمان شێوەش پڕە لە بەرنامەیەکی بۆ داڕێژراو کە لە بەغدا و لە سوپاوە کرێ من بینیمان لە 2008 سوپای عراقی بوو هاتنەوە بە ئەمری مالکیش هات لەبەرەوە ئەمانە ڕوونە لەو منتیقەیە وەکوتم خیاری سەربازی خیارێکی چارەسەر نییە و هێزی پێشمەرگەس هێزێکی ماندووە هێزە ناتوانێت ئەم شەڕە بکات ئەم شەڕێکی بێنەتیجەیە ینی هەر کاک یارگار لە نوکتاسیە ینی تۆ سەر کۆمارت لەوەیە سەری ڕئیسی ئەرکانی جێیش کووردە زانی وەزیری دەرەوە کووردە باش ئەمانە ئەگەر شەڕێک ئەگەر ئەم بۆ نان چارەسەری ئەم کێشەیە بە شێوەیەکی دیبلۆماسی بکەن ینی بۆچی نان ئەم قەزیە لە عێراق بەڵام هەر بەرپرسە کوردەکان بەرپرسە سەربازیەکانی کوردستان باس لەواکەن کە بوونی کورد لە سوپای عێراق بۆ خواردە لە سەد هاتووە کە لە کاتێکە بەپێی ڕێژەکە کە حەڤە لە سەدابێ حەڤدە لە سەدی کورد بێت و خۆیان باس لەواکەن کە دەسەڵاتەکانی سوپا سالاری عێراق کە کووردە لەلایەن مالیکیەوە بۆ 50% و کەمتریش کراوەتەوە یعنی کوردەکان دان بەم حەقیقەتەیە ئەنێن و لە بەرامبەری شەهید هەڵوێستێکیان لێ نابێت بێگومان وەکووتمان ئەمان بەستێتەوە بە پرسیارەکانی پێشوشەوە ینی کە تۆ شتێکی وا دەبینی لەم پۆستات چیەکە ینی ڕئیس ئەرکانی جێشکە کوردیەکە و لەوەیە کە دەسەڵاتی نیە لە بەرچاوی خۆی سوپاکە ئەنێرن بۆ هەرێمە کوردیەکان کە هیچ موقیفێکی نەبێنێ ئێمە چۆن گومان ناکەین لەو زۆرە فۆرمە دەسەڵاتێکە لە بەغدایە تەقدیمەکرێ بۆیە فۆرمێکی هەڵەیە بە ڕای من ئەمە کە ئەم ئەترافاکەی بۆچی ناوی چارەسەریشیکەی کە ئەزانی ئەم عێراق کە ئەزانی مالکی دەسەڵاتی ڕئیس ئەرکانی جێشی سنووردار کردووە چۆن قبوڵیەکەی ئەی تۆ سەر کۆمار کاری چیە لەوێ ئەی وەزارەتەکان ئیشان چیە جێگیری سەرگۆزیران لە بەغدا ئیشی چیە باش ئەی پەرلەمان دەیان پەرلەمانتارمان هەیە لە بەغدا ئیشیان چیە بۆ فشارێ دروست ناکەن بۆ کارتێک دروست ناکەن بە بڕای من ئەمانە وەکوتم ڕاستە ئاعترافە بۆی کە ئەمە دەسەڵاتی نییە بێگومان بەڵام دەسەڵات نییە چیەکە لەوەیە ئەی بۆ نایەت لای برا پێشمەکانی خۆی ئەوش قاتێکە تافە پۆشێ و بە هەموو پێکەوە دۆخەکە چارەسەر چاودێرێکی سیاسی لە کوردستان پێی وایە مەسەلەی ناردنی هێزی پێشمەرگە بۆ و ناوچانە شتێکی ئاساییەوە دەشڵێت کە لە ڕاگەیاندنەکانە زۆر گەورە کراوە مەبەست لەم گەورەکردنەش سەودایەکی سیاسیە و
لابردنی چاوەکانە لەسەر ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوەدا و لەسەر مەسلەی چاکسازی لەم هەرێمەدا تۆ تا چەند هاوڕایت بەشێکی ڕاستە بەشێکی ئەمە دروستە بەڵام بەو دیویشە ناڵین مەترسی نیە ینی هەردووشی دیوی کە ڕاستە کاگەر با من زۆر بەواز هێشتەکە بخوێنینەوە ئەو گەلە کۆمەکەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ڕون و ئاشکرایە ئەو مەترسی کە لە کوردستان لەسەر کوردستانی عراقی هەیە لە ڕووی سنووریە و بەڵێ وایە تورکیا هێرش دەکاتە سەرت ئێران هێرش دەکاتە سەرت و مەترسی تیرۆر و مەترسی عەرەبە شۆڤێنەکان و مەترسی عراقیش لە منتیقەیە هەیە بەڵام بەرامبەر عێراقی زیان جوڵانەوە بەرامبەر تورکیا و ئەو هەڵێسیان ئەوە بەر لەوەش ئەوە تەوەرێکی تر هەڵەگرێ قسەی بە بڕای من ئەمە ئەوەیە من بە بڕای من ئەو چاودێری سیاسی کە جەناب باسێکی بەشێکی ئەمە دروستە بەشێکی ئەوەیە کە ئەو نیگەرانە دەرکا و ینی بیباتە ئەو منتیقانە پێی وایە ینی نیگەرانەکان بڕەوێنێتەوە بەشێک و نیگەرانی لە شەقامی کوردی هەبوو بە بڕای من ئەمە بە نیگەرانی شەقامی کوردی خۆی چارەسەرکرێ واتە تۆ ناتوانانی بەهێزی چەکدار بەهێزی سەربازی تاقە گوندێکی گەرمیان بگەڕێنیتەوە ئەمە بە فشار دروست دەکرێت ئەوەی کە لە باشووری سوودان سەر بەخۆی وەرەگرێ هێزی چەکدار نییە ئەوە ڕیفراندۆم و خۆپیشاندان و ناڕزایەکانی باشووری سوودانەکە وەرەگرن باشە لەمەرەوە لە دۆخێکی وا ئێستا تۆ بێی خۆپیشاندانەکانی خۆ سەرکوتکەی پێ دوای بێ مافم بۆ وەرەگریتەوە من گومانم لە مافەیە ما وەرناژیرێتەوە ئەوە ما بەوە وەرەژێتەوە سلێمانی و هەولێر دووەک و شەقامەکانت هەمووی بزۆڵێنی داوای خوێنی هاوڵاتیشی سادی ئەم وڵاتە بکەیت بەڵام ئەوەی لە شەقامەکانی خۆتە لە شەقامەکانی خۆتە بەدەستی خۆت خوێنت بڕێژێ ئامادە نیە بەرگری لە خوێنەکانت کە بەدەستی چەکدارەکانی تورک و بەدەستی تیرۆرستانی منتیقە عەرەبیەکان بە بڕای من هەموو هاوشێشەکە وایە کاکێ پەیوەندی بە شەقامەوە ئەوەی ئەگەر شەقامی کوردی شەقامیشی زیندوو بێ زۆڵەی تیا بێ بەرگری لە خوێنی خۆی بکە بەرگری لە خوێنی هاوڵاتیانی خۆی بکە باشە لەو منتیقانەش خۆش نابی لەوەی ئەم دۆخە بە شێوەیە بەردەوام بێ بەڵام تۆ بێی سەرکوتی خۆپیشاندەرانی خۆت بکەی ڕێگە نەدەی چاکسازی نەکەی لە ناوچەکانی خۆتا یەک هەنگاوی چاکسازی نەنی پێش دوای بێ بتوانێت بە هێزی سەکداری بە کۆمەڵی سوپای و بە کۆمەڵی پێشمەرگەی بێتاقەت بتوانانی ناوچەکانم بۆ بژێڕیتەوە گومانم لەم جۆرە سیاستە کاکازیز دێمەوە سەر مەسەلەی جوڵاندنی هێز بۆ و ناوچانە ئەنی زانیاریەکان باس لەواکەن و بە پێی وتەی دانیشتوانی ناوچەکانی بڵێن جەلەولا و سعدیەش دەڵێن ئەوان کە کێشەی بێجگە لە کێشەی ئەمنی کێشەی خزمەتگوزاریشیانێ و دەڵێن کە ئەوان بوون بە قوربانی نێوان بوون بە قوربانی ململانیەکانی نێوان هەرێم و ناوەند و هەندێک زانیاریش باس لەواکەن کە بەرپرسێکی کورد لە جەلەولا بڵێن پرۆژەی خزمەتگوزاری ئاو و کارەبات دەبات بۆ گەڕەکی عەرەبە هاوردەکان لە کاتێکدا گەڕەکە کوردەکان پشتگوێ خراون کەواتە لێرەدا پرسیارەکە ئەوەیە ڕاستە ئێستا عەرەبە شۆڤێنیەکان یان تیرۆریستەکان تاوانبار دەکرێن بەوەی کە لەو ناوچانە کوردیان هەراسان کردو بەڵام لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستانیش تا چەند بەرپرسیارەتیەکەوێتە ئەستۆ لەوەی کە ئەو ناوچانەی پشتگوێ خستۆ بەڵێ بەشێکی ئەوەی جەنابەت باسەکەی دروستە و ئەوەی لەو ناوچانە گوزەرێ بەڵێ ڕاستە و استراتیژیشی ڕون و ئاشکران نییە و بەرپرسێکی کوردی کارەبا ڕاکێشە یان خزمەتگوزاری بۆ ناوچێکی عەرەبی ڕاکێشە بەڵێ بە حکمەوەی کە تۆ ڕۆحێکی شۆڕژێری لەدەست بەردەوام ئەم ئیشاناکەی و بە بڕای من ئەمە لە دوای 2023 و کاڵبوونەوەیکی بەخۆی و بینیوە ئەو ڕۆحە قەومی کە ئیشی لەسەرەکەین لە بەتایبەتی لە بەغدا و لەو ناوچانە بەگشتی بەڵێ بەشێکی پەیوەندی بە عێراقەوە هەیە بەڵام عێراقیشی دەرەوە نییە عێراق وەکوتم خۆت بەشداریتایە و خۆت پەرلەمانتاریتایە و خۆ سەر کۆماری تێدایە باشە بەشێکی تریشی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەگەر ئەم هەرێمە هەرێمی ئێمن ئێمە پێویستمان بە فشار هەیە بۆ ئەم هەرێمانە بێتەوە سەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بۆیە لە هەردوو بوارەکەی هەرێمی کوردستان بەرپرسیارە و دەسەڵاتکردنی سیاسی کوردی بەرپرسە لە بەغدا بەرپرسە بەڵێ لە هەرێمی کوردستانیش بەرپرسە لە بەغدا بەرپرسە بەوەی کە تۆ پۆستی باڵات هەیە کار بەکارنایەنی فشار بەکارنایەنی بۆی ئەم هەرێمانە بگەڕێتەوە لە هەرێمی کوردستانیش بێدەنگێکی کوشندە هەیە تۆ ئەتەوێت شەقام بێدەنگ بێت و دەنگ نەکە ئەوە شەقام بێدەنگە بەرامبەر بەم هەموو گەلە کۆمەکەی بزانە شەقامی کوردستانە بێدەنگە چکارە ساتە بە درێژای مێژووی کوردیشتی وام نبینیوە کەس دەنگ ناکە بەرامبەر بەم هەموو خوێن ڕشتن و بەم هەموو تۆپباران و بەم هەموو گەلە کۆمەشی لە هەرێمی کوردستان کرێت لەبەرەوەی دەسەڵاتێکت هەیە دێ سەرکوتی خەڵکت دەکاڵێ هەموویشە خۆپیشاندانان با سەرکوتکەین با بێدەنگیان کەین لەبەرەوە بە بڕای من هەرچی کارەساتی بۆ شێوێ ڕووبا بەسەرکردی سیاسی بەرپرسە چونکە تۆ هەرێمێکت هەیە ئەم هەرێمە پێم ناڵی کێ ئەگەڕێتەوە پێم ناڵی دێدلاینێکم بۆ کاتێکم بۆ دانانی بۆ گەڕانەوەی بۆ منە لە گەڕانەوەی ناوچەکانی کەرکک و ئەوانە دەبوو 2007 بووە ئێ نەگەڕایە ئەو 5 ساڵێتی بە 7 سێپڕی پێم ناڵێکی بە کاتەکەم پێ بڵێ ئەم کاتا گەڕێتەوە ئەگەر ناشگەڕێتەوە پێم بڵێ ناگەڕێتەوە لەبەرەوە لە دۆخی قەلق ئامێزی بۆ شێوەیە هەمیشە ئەبێ چاوەڕوانی ئەو جۆرە سیناریۆ و ئەو جۆرە سیاست و ئەو جۆرە نامەنتقی بکەیت کە لەو هەرێما ڕوە بەڵێ تونند و تیژش بەرامبەرەکرێ چۆن نتوان تونند و تیژی بەرامبەرکەن ئەگەر تۆ جەماوەر و شەقامێکی فراوان و دەسەڵاتێکی سیاسی بەهێز و کارتی بەهێز بەکاربیێنی لە بەغدا ئیش جورئەتی ئەوە ناکە بەڕاستی بۆیە بەیونی بە لاوازی پرسیارم بەپێی ئامارێک تا حاڵی حاضر 440 هاوڵاتی لە جەلەولاو سعدیە کوژراون 440 وڵاتی لە جەلەولا سعدیە کوژراون و 800 خێزان لە سعدیە و 500 خێزان لە جەلەولا کۆچیان کردەوە شارەکەیان بەجێ هێشتووە هەست ناکەی ئێستا درەنگ بێت بۆ چارەسەرکردنی کێشەیە و ناوچانە
وڵی ئەوەی جانابەت باست کرد ئامارێکی زۆر دڵتەزیێنە بەڕاستی و ئەو ڕێژە کوشتن و ئەو ڕێژە دوورخستنەوەی بە بڕای من لە خسەرین باسیشە بۆ شێوەیە ڕووی ناوە بەڵێ ئێستا کاتێکی دەبێ بکرێ بە بڕای من پێویستە چارەسەر بکرێ و پێویستە ئەم هەڕەشانە چارەسەریان بۆ بدۆزرێتەوە ئەم هەڕەشانە بێ سەرچاوەکەی بدۆزرێتەوە ئەو ئاماری جەنابەت باس کرد دڵتەزیێنە و کوشتنی هەموو ئینسانە و بەرگرینەکردن لە خوێنی هەموو ئینسانە بە بڕای من دڵتەزیێنە وەکو چۆن ئەوەی ئێمە لە شەقامی خۆشمانە ئێمە زۆرە کوشتن و تون و تیژیانە بین کە لە سەڵاتی کوردی بێدەنگە لێی هەمووی هاوکێشتەیەکە کاک یادگار ئەوەی بێدەنگ بێ لە خوێن لەوێش بێدەنگە ئەوەی لە شەقامی خۆیان بێدەنگ بێت لە سعدیە و زەلەولاش بێدەنگە بەڵام ئەم ڕەد و ڕاوەدونان و ئەم هەموو عارب جێگیرکردن لەو منتیقەیە و ئەم هەموو تون و تیژیە بەرامبەر بە هەرێمی کوردستان و بێدەنگەکەش لە هەمووی کارەساتر بەڕاستی ئەم هەموو گەلە کۆمەکەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕۆدا دەسەڵاتدارانی کوردستان زۆر بێ باکن کەناڵەکانی ڕاگەیان زۆر بێ باکن زۆر بێدەنگن بەرامبەر بەم دۆخی لەو شێوەیە بە بڕای من ئەمانە دۆخی دڵتەزیێنن و پێویستی بە چارەسەرکردن هەیە و پێویستە بە شێوەیەکی حەشیمانە مامەڵیان بۆ بدرێتەوە وەلانێکم پێویستە دۆست و دوژمنان دیاری بکرێت لە بەغداد لە هەرێمەکان و چیتر یەکی تو پارتی بە شێوەیەکی دووفاقیانە سیاست نەکەن ئەو تۆ بارانانی کە ئێبینین لەسەر سنوورەکان یەکێتی دژی لایەکیانە پارتی دژی لایەکەی تریانە تەماشاکەی ئەم بەم شێوەیە ناکرێت سیاست پێویستی بەوەیە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە شەقامێکی یەکگرتووت هەبێ بەم تێکشکاویەوە لە ئاسی نیگەرانەکانی خەڵک و لە ئاسی ئەم هەموو کۆم و کوڕی و ئەم هەموو گەندەڵی و نیگەرانی ئۆپۆزیسیۆن لەلایەک و ئەم هەموو کێشەیە ئەمە بەم شێوەیە هەنگاوەکانمان چارەسەر ناکرێت بە بڕای من پێویستمان بە کۆکردنەوەی شەقامی کوردی هەیە پێویستمان بە هەنگاوی جدی هەیە و پێویستمان بە لانێکم پێویستمان بە سیاسەتێکی شەفاف و کراوە هەیە لە بەغدا و لە هەرێمی کوردستان بەگشتی بەڵێ کاگازی ڕۆف نووسەر و ڕۆژنامە و زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی تاوتوێ بینەرانی عزیز تاوتوێ ئەمڕۆمان کۆتایی هات تا تاوتوێیەکی تر بەخواتان ئەسپێرم و هەر شاد بن